سڵاوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابووریە ئەم شەو ئەم هەواڵە ئابووریانەتان بۆ باسە. وەزارەتی دارایی هەرێم زیاتر لە 50 ملیار دیناری خستە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق. بە پێی زانیاریەکانیش لیستی موچەی هەرێم تەواو نەبووە و نەنێردراوە. بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار بەرز بۆ و 100 دۆلار لە خانەی 141,000 دینار مامەڵەی پێوەکرێت. بانکی ناوەندی عێراقی ژەڵێ سەرکەوتوو بوون لە ڕێگرتن لە سپیکردنەوەی دراو. چوار پارێزگارەکەی هەرێم زیاتر لە 2 سەعات لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران کۆبوونەوە. پارێزگاری هەڵەبجە یادداشتێکی تایبەتی لەسەر مەرزی سازان پێداوە. نرخی بتکۆین لە ماوەی 14 ساڵی بەکارهێنانی گەیشتە بەرزترین ئاست. 1 بتکۆین 11 دەفتەری تێپەڕاند. پێشبینی دەکرێت زیاتریش بەرز بێتەوە. دووبارە سڵاو لە بابەتی موچە و بابەتی پەیوەندی هەرێم و عێراق دەست پێەکەم دەمێکی لەسەر موچە قسەم بۆ نەکردوون. بیرتان بێ پێش دەژن باسی 43 ڕۆژەکەم بۆ کردن. وتم واداینە چ ڕۆژی تیوەری ناگرن دوای 45 ڕۆژ معاش هات. من هێشتا 5 ڕۆژ کەمتریشم وت و ئێستش باس و خواسی موچەی مانگی 5 دەستی پێکەوت. ئایا پێش جەژنەدرێ یا خودنە بە هەندێ شتان بۆ باس بکەم. بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێم خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی فیدراڵ. ڕۆژی پێنجشەمەواتە ئەمڕۆ 22 ئایاری 2025 بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێم بۆ مانگی نیسانی ساڵی 2025 واتە بۆ مانگی 4 کە زیاتر لە 50 ملیار دینارە بە کاش خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ لە لەقی هەولێری بانکی ناوەندی عێراق. ناردنی داهاتی نانەوتی پێشمەرجی بەغدایە بۆ بڕیاردان لە ناردنی موچەی مانگی دواتر. بە پێی زانیاریەکان تا ئێستا وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی 5 ئامادە نەکردووە. تەنها یەکەژمێریارەکان و گەنجینەکان پێشتر ڕاست پێردابوون و ئەوان کاری خۆیان کردو لای وەزارەت ماوەتەوە. مانگی ڕابردوو لە 22 نیسان کە ئەمڕۆ 22 6 22 5 ببورن لە 22 نیسان داهاتی نانەوتی لیستی موچە ڕەوانی وەزارەتی دارایی عێراقیە. بەڵام دوای 40 ڕۆژ عێراق پارەی موچەی خستە سەر هەژماری هەرێم. هەر لەسەر موچە پێشەوەی بچم بابەتی دینارەکە یەک قسەتان بۆ بکەم. مانگی پێشوو لە 22 مانگ لە 22 چوار حکوومەتی هەرێم پارەی نانەوتی کە بێ بیا بە بەغدا لەگەڵ لیستی موچەی لە 1 ڕۆژە نارد. پارەکە خستە سەر حسابی حکوومەتی عێراق و لیستی موچەشی بە تیمێکی وەزارەتی داراییە نارد بۆ بەغدا تیمێکی تەکنیکی. بەڵام ئەم مانگە تەنها پارەکەی خستووە لە 22 مانگە. لیستی موچە هێشتا ئامادە نەکراوە. ئامادەکرابێ بە تەواوەتی بینێرن بۆ بەغاوەی کە بە سیستەمی پەیڕۆڵەکرێت. بەڵکو هێشتا ماوێتی ئەوەی کە هەیە گەنجینەکان ئەڵێن کارەکانیان تەواو کردو بەڵام وەزارەتی دارایی ماوێتی ئەڵێن یەکشەممە ئەگەری هەیە بنێردی. ئەگەر یەکشەمە بێ وا داینە 25 مان نەکات تا جەژن دە ڕۆژێک لە بەردەمای خۆ بە 3-4 ڕۆژیش بۆ دابشکردن. عێراق گەرمەی دابشکردنی موچەی خۆشێتی بۆیە کەمێک قورسە ڕاستەوخۆ پێش جەژن تۆ موچە وەربگری. وەگەر هاتیش دووبارە ئاگات لە خەرجیەکانە بێ مۆزوعی نەوت و غاز و شتەش هاتووە هەر باشترە ئینسان کەمێ حەزەرکا لە گیرفانی. باسێکی دیناری عێراقیتان بۆکەم. ئەمڕۆ دیناری عێراقی لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەرامبەر بە دۆلار بەرز بووە هەر 100 دۆلارێک 141,000 دینار مامەڵی پێکرا 141,750 تا 142,250 دینار مامەڵە بە دیناری عێراقی و دۆلارەوە ئەکرا. هەرچی سەبارەت بە هەندێ زانیاری لەسەر ئەم بازارە بە هەنێشتان پێ بڵم. لە 100 دۆلار لە 2025 لە مانگی یەک واتە دەستپێکی سەرەتای 2025 بە نزیکەی 152,000 دینار بوو. ئەمڕۆ کە 22 ئایارە 100 دۆلار 142,000 دینارە. وتمان 141شی بەخۆ بینی. بەهۆی ئەو هەڵسەنگانانی کە بۆ بازاری بکەین بە پێی ڕێکارەکانی بانکی ناوەندی بێ ئەو 142ش ئەگەری هەیە
زیاتر دۆلار دابەزێ بەرەو خانەکانی 141 بە تەواوەتی هەروە بۆ 140 ئەگەری هەیە تا کۆتایی مانگ ئێمە 139,000یش ببینین ئەگەر بە ماوەیەکی کەمیش بێ چکە هەندێک ڕێکار و قسەی بانکی ناوەندی هەبووە کە با ئێستا سەرنجدانی بۆ ڕاکێشم لێرە کە کردویانن ئەمانە قسەی تایبەتن بە خۆمان کە بانکی ناوەندی باسی دینار و دۆلارمان لەگەڵاکردن هەندێک ڕێکاریان پێوتین با ڕێکارەکانتان بۆ باسکەمێکی لەوانەڵێ ڕێگریمان کردووە لە سپیکردنەوەی دراو 5 شێواز و ڕێگەی جیاوازمان بەکارێناوە تا ڕێگر بین لە سپیکردنەوەی دراو هەروە باسەوە کە هیچ نرخێکمان بۆ بازار دیاری نەکردواتە لە بازار 100 دلار 145 بێ 140 بێ 135 بێ 130 بێ ئێمە بە 132,000 بانقەکان ئەبێ بیفرۆشن بە کڕیارەکانیان بە 131 ئێمە ئیفرۆشین بە بانقەکان ئەمە قسەی بانکی ناوەندیواتە هیچ نرخێکی دیاری نەکردووە و باز لەوە شەکە زۆر بە وردی چاودێری کۆی گشتی نرخەکانەکەن نانەوێت هیچ نرخێک بەرزبوونەوە بە خۆی بینەوە بەسمان نرخی کاڵا و شمەکە عێراقیش خۆتان نزانین کە پشت بە هاوردە و هێنانی کاڵا بەستێ ئەگەر دۆلار نزم بێ نرخ خەرزانترە بێ ئەگەر دۆلار بە حاڵ بەرز بێتەوە زۆر گرانترە بێت ئەمە بابەتە سەرکیەکە بوو پێشەوەی هاوڕەکانم لە کۆنتترۆڵی گۆڕن خۆم بۆم باسکردن پێویست ناکە با لەگەڵ قارەمان جەوهەر پامێری کورسات نیوز لە هەولێر قسە بکەم ئەوە باسم کرد بە ڕێزان کاکە ئێستا ئەمانەنێ باش ئەمە هەندێک ڕێکار بوو بمەنەوە تازە با باسیکەین قەی ناکە ئەوی تریان بوو ئەمە ڕێکارەکان بوو باسی سپیکردنەوەی دراوەکەم کرد وتی لە بازار نرخ دیاری نەکراوە 100 دلاریش بە 132 فرۆشە بانکی ناوەندیڵێ هیچ سەرێکی ترمان نییە حواڵەی تەواویش ئەنجامین هیچ ترسێکمانە لە بابەتی حواڵە بۆ دەرەوە هیچ مشکلێکیش بۆی بانکێکی عێراق دروست نەبووە ڕێگە بە بەرزبوونەوەی نرخیش نادرێت واتە دۆلاری پێویستە خینە بازار ئەوەشی کە لە هەمووی گرنگترە خاڵی کۆتایڵێ دەستکراوەین لە فرۆشتنی دۆلار ئەو کۆتوبەندەی پێشتر هەبوو بە بانکی ناوەندی عێراق نەماوە ئێستا بە ئارەزوی خۆی دۆلارە فرۆشت و مشکلیان نییە دوومانگی ڕابردوش شاهیدی ئەوە بووین کە دۆلار لە بازارەکان چ نرخێکی بەخۆبینی و تا هەستێک دابەزینی بەخۆبینی و دینار بەرز بوو جانازام قارەمان حازرە جەماعەت بڕیار بوو قارەمان لە هەولێر وەربگرین جا ئەمە من وابزانام هێدفۆنەکەشم قارەمان جەوەر پامێری کورسات نیوز لە هەولێر لەسەر بابەتی دینار و دۆلار و زێر قسەی لەگەڵەکەم قارەمان سڵاو لێ بێ ئەزانن پەیوەندێکی باشێ لەگەڵ سندیکای زێڕنگەران نازان بەکڕین و فرۆشتن هەیەیان نە بەڵام زانیاری باشیان لێوەرەگری نرخی زێڕ ئەمڕۆ چۆن بوو دینار و دۆلاریش چۆنە بیلا لەو کاتت باش باسی نرخی دراوەکانت بۆ دەکەم دواتر باسی زێر دەکەین لەبەرەوەی کە لە دیمەنەکان دەیبینن نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی لە ماوەی ئەو هەفتەی ڕابردوو ینی لە ڕۆژی شەمەوە تاوەکو پێشەم کە ئێستا قسەتان لەگەڵ دەکەم ئەنی گۆڕانکاریەکی ئەو تۆی بخۆ نەبینیوە تەنها ئەوە نەبێت کە 100 دلاری ئەمریکی با 142,000 دینار کڕین و فرۆشتنی پێوە کراوە و ئێستا لەگەڵ دیمەنەکانیش دەیبینن بە هەمان شێوە کڕین ینی ئەوانەی کە نووسنگەکانن 100 دلار بە 141,950 دینار دەکرن ئەنی ئەوەی کە لە دیمەنەکان دیارە ئەمە 142,000 دیناری ڕێکە بەڵام لە بەرامبەر نرخێشترە 50 دینار هەرزانتر وەردەگیرێ و فرۆشتنەوەش بە هەماشەوە بە 142,100 دینارە لێرە کە ئەم کەسێک کە لە دواوە دیارە دۆلاری کڕیوە یان فرۆشتوێتی ئای نرخەکە بەم شێوەیە کە ئێستا ئاڵ و گۆڕی پێوە دەکرێتن لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوو تاواکو ئێستا خواستی کڕینی دۆلار بە بەراورد بە فرۆشتن زیاتر بووە نیە بەهۆی ئەوەی کە دابشکردنی موچە هەفتەیەک زیاتری بەسەرداڕۆیی ئەنی ماوەیەکی بەسەرداڕۆیی ئەوەش وای کرد کە بەشێک لە نووسنگەکانی ئاڵ و گۆڕن کراو یاخود بۆرسا ئەو کەسانە ببدرێت کە موچە خۆرن یاخود ئەوانن کە پێویستیان بەوەیە کە لە 100 دلار تاواکو 1000 دلار ینی کڕین و فرۆشتنی پێوە بکەن زۆر باش ئەوەی کە باسم کرد نرخی دراوە لە بازاری زێڕیگر بڵێ ینی هەواڵەکان ئەوەیە کە لە هەفتەی لەم هەفتەیە لە ڕۆژی شەمە بە هەمان شەوە تاواکو ئێستا جۆرێک ناجێگیری هەیە لە نرخی زێڕ ینی ئێستا کە قسە دەکەم یەک میسقال بە 100 ببورن بە 660,000 دینارە لە بەیانیەوە تقریبا نرخەکە وەکو خۆیەتی بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو
نرخی یەک میسقال گەیشتە 150,000 دینار 152,000 دینار لە بەشێک لە کاتەکانی ڕۆژ گەیشتە کەمتر لە 650,000 واتە بە 646,000 دینار فرۆشراوە لە بازاڕی زێڕنگرانی هەولێر. چاوەڕوان دەکرێت لە هەفتەی داهاتوو گۆڕانکاریەکان کەمێک گۆڕانکاری بەخۆ ببینێت بەڵام بەو شێوەیە نابێت بەو پێیکە نرخی دراوەکان پەیوەندی بە ئاڵۆزیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتەوە هەیە چێژەناوخۆیەکانی عراق بە هەمان شێوە ئەمانە هۆکارن کە کاریگەری لەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار بکەن. سەبارەت بە نرخی زێڕیش بە هەمان شێوە کۆبنەوەکانی ئێرانە لەگەڵ وڵاتان بەتایبەت لەگەڵ ئەمریکا و پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا لەلایەک و ئۆکرانیا و سینیش بە هەمان شێوە لەگەڵ ئەمریکا ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کەوا نرخی زێر لە بازاڕەکان بەرز ببێتەوە یاخود نزم بێتەوە. بەڵام ئەوەی کە هەیە لە ماوەی ڕابردوو بەرزترین ئاسی تۆمار کرد نرخی زەرکە ئەگەر لە یادت بێت گەیشتە 720,000 دینار کە فرۆشا، بەڵام ماوەی چەند ڕۆژێک یاخود ڕۆژێک دوو ڕۆژ بوو دواتر نرخەکەی جارێکتردا بەزیوە ئێستا بە 660,000 دینارە بۆ هەر یەک مسقال زێڕی عیار 21 بۆ پێی کە لە هەرێمی کوردستان زۆرترین خەڵک یاخود ئەوانەی کە زێر دەکرن عیار 21 دەکرن بەتایبەت ئەوانەی کە پرۆسی هاوسەرگیری دەکەن یاخود ئەوانەی کە کڕیویانە لە پرۆسی هاوسەرگیری دەیفرۆشتنەوە بە هەمان شێوە ئەم زۆرە عیارە خواستی زۆری لەسرە. وەک باسم کرد ینی ناجێگیریەکە لە نرخی زێر و دۆلار بەو شێوەیە نەبووە کە لە پێشووتردا بەخۆیەوە بینیوە. قارەمان جۆهەر پامێری کورسات نیوز لە هەولێر هەر بژیت بەرچاوڕوونێکی باشیان لەسەر بازاری دراوەروە بازاری زێر لە سلێمانی چالاکیەکە مەراسیمێکەیە کە تایبەتە بەکاری هاوبەشی نێوان یەکێک لە کۆمپانیەکانی بواری خانوبەرەوەروە کۆمپانیایکی بواری ئۆتۆمبیل لە عێراق کە ئەویش پێوەستە بەچی بە فەیسی دوی فرۆشتنی وێلاکانی ئەو کۆمپانیایی بواری خانوبەرە کە ژمارەیەک سەرمایەدار و کۆمپانیا و بازرگان لە مەراسیمەکەیە بەشدارن. ئەوەیە کە ڕێکەوتنەکە ئەنجامێن کۆمپانیایکی بواری خانوبەرێ لە سلێمانی کە چەند پرۆژەیەکی بواری نیشتەجێبوونی هێرا کۆمپانیایکی ئۆتۆمبیلیشە کە ئۆتۆمبیلێکی ناسا و کۆمپانیایکی گەورن لە بازار ئۆتۆمبیلی جیهانی و هەرێمی کوردستانە ڕۆڵیان هەیە. ئەوە گرێبەستێکیان کردووە بۆ ڕاگەیاندنی فرۆشتنی وێلاکانی ئەو کۆمپانیایی بواری نیشتەجێبوو. لەگەڵ هێمن کەمال پامێری کورسات نیوز کە لە مەراسیمەکەیە گفتوگۆکەین بزانین چی بەڕێوە چووە تایبەت بۆ بەچی. هێمە سڵاو لێبێ ئەو مەراسیمەی کە ئەنجام درا تایبەتە بەچی و چ سوودێکیوێ بۆ سلێمانی؟ بەڵێ بیلال سڵاو لێ و سڵاو لە بینەران ئێستا لێکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوونی لە شاری سلێمانی کەمێ پێش ئێستا گرێبەستێک لەلایەن گاردنستی هاوکات گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و هەروەها شەریکەی مرسیدس لە شاری سلێمانی گرێبەستێک واشی کراوە. دیارە بوونی ئەم گرێبەستە توانین بڵێین لە ڕووی ئابووری و ژێرخانی ئابووریەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ شاری سلێمانی واتە پرۆژەکان نیشتەجێبوون ئەو کۆمپانیا و شەریکانی کە لە شاری سلێمانیدان هەمیشە لە هەوڵیەوەدان بواری ئابووری لەم شارە بەرەو پێش بەرن بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو گرێبەستەی کە ئەنجام دراوە گرنگیەکەی چی دێ هەم چێن ئەوانەی کە سوودمەند دەبن سە لەگەڵ میوانەکەم دەکەم ئەویش ئاسۆ عەبدولەتیف ڕاوێژکاری گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کاگاسۆ سڵاو لێبێت سەبارەت بەو ئیڤێنتەیە میوارێ و ئەو گرێبەستی ئەنجام درا پێمان بڵێیت گرێبەستەکە چی بوو گرنگیەکەی چیدا؟ بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە شاری سلێمانی خۆشەویست دەکەین کە ئەمە هەوڵێکە بۆ بنیادنانێکی نوێ لە بواری خانوبەرە لە بواری عقارات لە بواری بنیادنان. ئەمڕۆ خۆشبەختانە گاردنستی وەک یەکێک لە بەشە کاریگەرەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە ئیڤێنتێکمان ڕێخست بۆ پیشاندانی ڕووی دووەمی ڤێلاکانی گاردنستی بۆ هاونیشتیمانیان. خۆشبەختانە ئێستا گاردنستی لۆگۆیەکە لە بەغداد لە کەرکووک لە ڕوومادی لە سلێمانی وەکو باشترین پرۆژەی وەبەرهێنانی خانوبەرە لە کارایە و چالاکی هەیە و خواستی لەسەر لەلایەن هاوڵاتیانی کورد و عێراقیەوە و ئەم بەشە تازەی کە ڕامان گەیانەوە لە شاری سلێمانی لە ناو ڤێلاکانی گاردنستیە ئەبێتە دەستە خوشکێک کە 205 یەکەی مۆدێرنە کە بە شێوازێکی زۆر هاوچەرخ
بنیاتەنرێ و پێشکەش بە هاوڵاتیانەکرێ و هەر ئەم ڕۆژ لەگەڵ کۆمپانیای برایت کاسل مۆتۆرس مرسیدس بنز ئێمە گرێبەستێکی هاوبەشی و هەماهەنگیمان واژۆ کردووە لەلایەن بەڕێوەبەرانی هەردوو کۆمپانیەکە بۆ ئەوی هاوڵاتیان کڕیاران و کەستومەر لە هەردوو لاوە سوودمەند بن لە تەواوی ئەو ئۆفەرانەی کە لەلایەن مرسیدس و لەلایەن گاردنستیەوە پێشکەش بە هاوڵاتیانەکرێ. ئەمە جوڵە ئەخاتە بازار و بزنسی عقارات و خانوبەرە و گەشت و گوزاری و تەواوی ئەو کەرتە بازرگانیانەی کە ماوەیەکە بەداخەوە لە سلێمانیا دووچاری جۆرێک لە چەقبەستن بووتەوە. ئێمە وەکو گاردنستی بەردەوامین لەسەر ئەم پێشەنگایەتیە و خۆتان نەزانن لە ماوەکانی ڕابردووە ئێمە چەند پرۆژەیەکی ناو گاردنستیمان ڕاگەیاند لەوانە گاردن ئەڤینیۆ کە زیاتر لە دەیان براندی جیهانی جلوبەر کاتژمێر خواردنگە کافێ مەلەوانگە جێم هێناومانەتە شاری سلێمانی بە مەبەستی ئەوەی کە شاری سلێمانی شانازی بە گاردن ئەڤینیۆ بکە وە خۆشبەختانە ئەو پرۆژێش ئەمڕۆ لەم ئیڤێنتە پێشکەشمان کردن دووبارە ئەچێتەوە خزمەتی هاوڵاتیانی بە شەرەفی شاری سلێمانی. چێن ئەوانەی سوودمەند دەبن دەم گرێ بەسراخت ئەم ئۆفەرەیکە هەر هاوڵاتیەک هەر کەسێک خواست و کڕیاری یەکەی نیشتەجێبوون و یەکێ لە بەرهەمەکانی مرسیدس بنز بێ ئەتوانێ سوود وەرگرێ لە ئۆفەرەکانمان. ئێمە ئێستا دوو تاوەری بەرزمانەیە کە تاوەرەکانی گاردنستی پێوترێ. ئەم تاوەرە ئەتوانم بڵێم نرخەکەی مامناوەندە بۆ تەواوی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەتوانن سوودمەند بن لە تەواوی ئەو ئۆفەرانی لەو دوو تاوەرا هەیە. ئەو کەسانەشی کە تا ڕادەیەک ئاستی بژێوی ژیانیان ئەتوانن ڤێلا بکڕن ئەمە تا ڕادەیەک هایکۆستە و نرخەکانیشمان ئەو بەرزە نییە بەڵام نرخی ڤێلایەکی بێگومان 230 مەتری بۆ 1000 مەتری خۆتان نەزانن لە تەواوی جیهانە نرخێکی بەرزی هەیە بەڵام ئێمە نرخمان بە پێی پێداویستی قوت و بژێوی هاوڵاتیان دابین کردووە چه هاوڵاتیان چه سەرمایەدارەکان چۆ بەرهێنەکان چه بەڕێوەبەرە گشتیەکان چه پزیشکان و هەموو چین و تۆژەکان لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی ئەتوانن سەردارمان بکەن مۆدێلاتەکانی ئێمە ببینن و دڵنیا بن کە مۆدێلی نوێگەری و تازەگەری ڤێلاکانی گاردنستی بێوێنەیە لە تەواوی عێراق. سپاس بۆ ئێوە قوربان. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. بەڵێ بیلال دەستەکان خۆش بێ زۆر سپاس. ئەمە وتەکانی کاگ ئاسۆ بوو سەبارەت بەو گرێبەستەی کە ئەمێوارەیە و لە گاردنستی کە واژوو کرا لەلایەن ئەو سێ کۆمپانیایەوە هەم گاردنستی و هەم گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و هاوکات شەریکەی مرسیدس بنز لە شاری سلێمانی. هێمن کەمال پەیامنێری کوردستان لە سلێمانی هەر بژیت. 4 پارێزگاری هەرێمی کوردستان لە ئێرانن لە دوو ڕۆژی ڕابردوو لە سنە بوون و ئەم ڕۆژ لە تاران بوون. 2 سعات لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران کۆبوونەتەوە. بێگومان هەر 4 پارێزگاری هەرێمی کوردستان لەگەڵ 3 پارێزگاری هاوسنوور لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە پارێزگارەکانی ورمێ وەسنە کرماشان بوون. ئەمانە هەر هەمیان پێکەوە لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران کۆبوونەتەوە ئەو یاداشت و خاڵانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سنە قسەیان لەگەڵ کردووە لەسەر کردووە ڕادستی سەرۆک کۆماریان کرد بۆی ئەوەی کە پێویستی بەوە ئیمزای بکات یاخۆت ئیشی لەسەر بکات یاخۆ ڕەزامەندی دەربڕێ بۆی کارەکان باشی بەڕێوەچی ئەوەی کێبینن نوخشە ناسێ پارێزگاری هەڵەبجە یاداشتێکی تایبەتیشی پێشکرد بە سەرۆک کۆماری ئێران کرد کە تایبەت بۆ بە ونبوانی هەڵەبجە هەروەها مەرزی سازان لە هەڵەبجە لەگەڵ بابەتی کوشت و کاڵی کە بتوانێت هەمانگی زیاتر هەبێ بۆ پارێزگای هەڵەبجە. ئالێرە هەنێشتان پێڵم لەسەر پارێزگاکانی کوردستان و باشووری کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک داتای سەرنجڕاکێش بوون بۆ من بۆ نمونە لە بابەتی بێکاریە کە پارێزگای ورمێ لە 7.6 لە هەمان کەمترە لە کاتێکە ئەم پارێزگایانە هەرسێکیان 3 دەواازەی نێودوڵەتیان لە بینایە واتە لە پارێزگای کرماشان لەگەڵ سلێمانی ئەوە پەروێزخان هەیە لەگەڵ پارێزگای کوردستان یاخود سنە لەگەڵ سلێمانی باشماخەیە کە نێودوڵەتیە و هەروەها ورمێژ لەگەڵ هەولێر ئەوە دەواازەی نێودوڵەتی حاجۆمەران هەیە ئەمە جگە لە 19 دەواازەی نافەرمی تر کاندێکشان هاتوچۆی گەشتیاریان لێواکرێ. ورمێ لە 7.6 ڕێژەی بێکاری لە چاو هەموو ئێران کەمترینە
بەڵام سەرنجی سنەبن بێکاری بە پێی داتای و ئاماری فەرمی حکوومەت لە 14 هەندێک لە دامەزراوەکانیتی و کوڕخراوە ناحکومیەکان و کۆمەڵگەی مەدەنێڵن ئەم ژمارەیە ئەگە دوو بەرابەریش نەبێت لەوە زیاترە لە 120 لە 125 بەڵام بەپی ئاماری حکوومەت لە 14 لە خەڵکی سنە بێکارن ئەگە سەرنج بە سلێمانیش لە 113.6 زۆر دوور نییە لە بێکارەکانی سنە هەولێر 14.6 زیاترە لە سنە بێکاریەکانیان سەیری کرماشان کەن لە 170 بێکاری هەیە بە پێی داتای حکوومەت لە دهۆکیش لە 170.7 دواتە ئەمە هەڵبجەش لەگە سلێمانی حسابەکەین چکە داتا و پێوان ڕووپێوێکی حکوومەت عێراق پارێزگای هەڵبجی جانە کردووە هێشتا لە سەر سلێمانی حساب و ئەوش لە 113.6 ئەگە سەرنج بن بەس بێکاری لە بینی ئەمانەیە هاوبەشە ئەم لا بێکارە ئەو دیویش هەر بێکارە لە هەژاریشە تەقریبەن ژمارەکان هەیە هەرچەندە لەوێ ڕۆژهەڵات تۆزێ باردۆخکە سەختتر بێ بۆی باردۆخی ئەو سزایانی لەسەر ئێرانە ئەگە سەرنج بن پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا قەیرانی کارەبایان هەیە قەیرانی بێکاری واتە گرفتی بێکاری و بابەتی ژینگە چ لە بابەتی کەمبوونی ئاو بێ دابینەکردنی سەرچاوی ئاو بێ هەروەها وشکبوونی بەشێک لە دەریاچە و ڕووبار و جۆگە و چەمەکان بێ هەرچەندە بەنداوی باشش دروستکراوە لەوێ و بابەتی دارستانەکانیش کە چەند ساڵەکە ئاگر تێبەربوونیان و نەتوانینی کۆنتترۆلکردن و کوژانەوەیان گۆڕانی کەشوهەوا کاریگەری هەبوو لە هەرێمی کوردستانی شەروا بووە هەژاریش باماشەگە سەرنج بن ئەمانە خاڵی هاوبەشن لە نێوان باشووریش و ڕۆژهەڵاتیش ئەم سەردان و گفتوگویانیانە بۆ تقریبان یەک دەردیان هەیە بەڵام دەرمانەکە چۆنەکرێ ئەوە جیاوازە لە بابەتی پیشەسازیە لە پارێزگای سنە و کرماشان لە ڕووی فەرش دەست چنین واتە ڕستن و چنین هەروەها بابەتی بیناسازی چیمەنتۆ و کاشی و بەردی مەڕمەڕوانە قۆناغێکی باشیان بڕیوە ئەوان لە کشت و کاڵیشا بەرهەمی باشیانێ لە دانەوێڵا بۆ تو فەرەنگی بۆ بەرهەمی باخداری بۆ بەرهەمی گۆشت و مریشک و گۆشتی سوورمە بەسمە لەگەڵ مریشک بەرهەمی سپیایی هێلکە تا ئەستێک بەرهەمیان زیاترە لە پێویستی ناوخۆی ئەو پارێزگایانە لە ڕووی بازرگانی شوتمان سێ دەواازەی نێودوڵەتیان هەیە ئەم سێ پارێزگایی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی تەندروستیشەوە بۆ لە کرماشان قۆناغێکی باشی بڕیوە خستەخانە و دکتۆر و هەروەها زانکۆیەکی زۆر باشی هەیە لە بواری پزیشکیا واسنە و ورمێش بە هەماشەوە لە ڕووی تەندروستیەوە زۆر باشن جا ئەمە پێویستی بۆی ئێمە قسەی لەسەر بکەین بڵین ئەم سەردانانە چ کاریگەریەکێ بێ لەگەڵ خاوەن ماڵێک کەویش سامان سلەیمانی هەمیشە پێشتر لە تارانەوە گوێبیستی قسەکانی بووین کاک سامان بەخێر بێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی ئەم سەردانانە چۆن هەڵەسەنگێنی سوودیە بێ بۆ ئابووری هەردوو لە ڕاستیەکەی ئەوەیە کە ئەتوانم بڵێم خاڵێکی وەرچەرخان ڕوویداوە پێشتر ئەم پەیوەندیانە لانیکەم لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە تەرکیزی لەسەر کراوە ئەوەیە کە بەپێی ئەوەی کە بەتایبەت لە ئێران لەلایەنە ئێرانیەکەی ئەو کەسەی کە وەکو پارێزگار لە پارێزگایە دەستی بە ئیش ئەکرد بەپێی سیاست و پلان و توانای خۆی ئاستی ئەم پەیوەندیانە لەگەڵ پارێزگا دراوسێکەکەی خۆی لە هەرێمی کوردستان پەیوەندیەکە گەشەی کردووە یا ئەتوانم بڵێم زۆر جاریش پێش هاتووە کە پارێزگارێکە بووە کە بۆ پێش ڕێژەی کە پێویست بووە گرنگی پێنەداوە یا ئەوەی کە بە لایەنێکی تایبەتدا گرنگی پێداوە بڕێجا لایەنە فەرهەنگەکە زیاتر پڕنگ بووەتەوە بڕێجا لایەنە ئابوووریەکە بەڵام ئەم جارە ئەبینین کە ئەمە یەکەم جارە لە مێژووی ئێرانە من بینی بێتم جیاوازەکی چیم سەردانە پێشتر باس کرد لەگە پارێزگارەکان کۆبوونەوە بە پارێزگای کرماشان دوو جیاوازی زۆر گرنگی هەیە جیاوازی یەکەمی ئەوەیە کە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان پێکەوە لەگەڵ هەر سێ پارێزگارەکەی دیوی ئێران هاوسنوور کۆبوونەتەوە و باسی یان لە گرفت و ئاڵنگاریەکان و کێشەکان و تواناکانی نێوانیان کردووە ئەمە خاڵی یەکەمە بەڵام خاڵی دووەم و گرنگتر ئەوەیە کە بۆ یەکەمجار لە مێژووی ئێرانە سەرۆک کۆماری ئێران لەگەڵ پارێزگاری چەند پارێزگای وڵاتێکی تر دانیشتووە و باسی گەشەی پەیوەندیەکانی کردووە ئەمە بەڕاستی خاڵێکی وەرچەرخانە کە مەسعودی پزیشکیان پێشتر سەلماندبووی کە گرنگی بەم لایەنەدا لە یەکەم سەفەری خۆی بۆ دەرەوەی وڵات ئەزانین کە عێراقی هەڵبژارد و هەرێمی کوردستانیش بە هەردوو لایەنەکەی یعنی هەم سەردانی هەولێری کرد و هەم سلێمانیش کە ئەمە دیسان خۆی گرنگ بووە هەرچەند خودی ئەم پەیوەندیە توانم بڵێم درێژکراوەی ئەو سیاسەتەیە کە لە سەردەمی ئیبراهیم ڕئیسیەوە دەستی پێکرد بوو کە ئێران باسی لە گرنگیدا پەیوەندیانە یاخود چۆن نتوانین سوودی لێبینین کە ئێستا هەندێشتم باس کرد لە بێکاری و هەژاری هەردوو لاگرفتیانەیە لە کارەبا هەیەە
لە بابەتی ژینگە هەیەە بەڵام تاستێک ژێرخانی پیشەسازی و تەندروستی ئەو دوو باشتر لەگە کوشت و کاڵ ڕاست چۆن توانین سوودەکان بۆ یەکتر هەبێت پێت وایە ئەم بتوانن ئەم کێشانە دەرمان بکەن ڕاستیەکەی ئەوەیە کە هەردوو لا کۆمەڵی کێشیان هەیە کە گرفتەکانی زیاتر کردووە و گەشەی پەیوەندیەکانی دژوار کردووە من لە ساڵانی ڕابردووە زۆرم ئەبینی وەفدی بازرگانی و ئابووری لە هەرێمی کوردستان لە ئاستە جیاوازەکاندا سەردانی بۆ نمونە تارانیانە کرد و لە بۆ نمونە پیشانگا جیاوازەکانی تاران بەشدار ئەبوون هەمیشە پرسیار و خواستێکە هەبوو ئەوە بوو کە بۆچی ئێمە وەکو هەرێمی کوردستان زیاتر هاوردەکارین و ئەزانین ئەمە ناڕێکیەکیش هەیە یعنی ئەو پەیوەندی ئابووریە کە هەیە کە ئێستا مەزن دەکرێت سەر و 4 میلیارد دلار بێ لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا کە لە 12 میلیارد بازرگانی ئێران و هەرێم 4 میلیارد بەڵێ لە 12 میلیارێک کە لە نێوان ئێران و عێراقا هەیە 4 میلیاردەوەترێت بەشی پشکی هەرێمە زیاتر هاوردەکارە هەرێم و تەنانەتەم هاوردەکاریەش کاڵایە یعنی تەکنۆلۆژیا کەمترە وە کێشەکەیشی ناگەڕێتەوە بۆ ئێران کێشەکەی گەڕێتەوە بۆ ژێرخانی هەرێم منم پرسیارم لە بازرگانانی هەرێم کردو و توانە بۆ نمونە کارگەیەکی ئێرانی زۆری پێخۆشترە بێت لە هەرێم بۆ نمونە کارگەکەی دابنێت و بەرهەم دروست بکات و بەرهەمەکەشی تەنانەت هەناردەی خوار و عێراقیش بکات لە ڕێگەی هەرێمەوە بەڵام ژێرخانەکە بەتایبەت ژێرخانی وزەوە بەتایبەت کارەبا لە هەرێم وای کردووە کە زیاتر هەم بازرگانەکانی خەڵکی هەرێم و کوردەکانی ئێرە و هەم ئەوەی لە ئێرانیش بەرهەمەهێنێت و ئینتاجەکە زیاتر پێخۆش بە بەرهەمەکەی ڕاستەوخۆ لە ئێران کارەبا زیاتر بووە ڕانلانی کەم تا چەند ساڵی ڕابردوو هێزی کاریش هەرزانتر بووە واتە کاڵاکە هەرزانتر دروست بووە و بەڵام ئێستا بەڕاستی بابەتی کارەبا کە لە ئێرانیش گرفتی پرسیارەکەم بەڵام لە دوای دەست بەکاربوونی مەسعود پزیشکیان زۆر باسی وەبەرهێنانی دەرەکیەک زمینە ڕەخساوە بۆی کە لە دەرەوە خەڵک بتوانین ناوخۆی ئێرانەوە بەرهێنان بکە ڕاستیەکەی ئەوەیە کە هەموو ئەمانە بەندە بەوەی کە ئێران چەند بتوانێت لەگەڵ ئەمریکا ڕێکەوێ یانە زۆر بە کورتی و کوردی ڕێکەوتنەکە لەگەڵ ئەمریکا هەموو شتێک لای ئەکاتەوە چونکە ئەزانین ڕێژەی ئەو گەماروانەی کە ئەمریکا سەپاندوێتی بەسەر ئێرانە تاند ئێستا کە دانوستانیش هەیە لە نێوان ئێران و ئەمریکا باسی ئستەبەک ئەکرێ کە لە مانگی ئۆکتۆبەر ئەمساڵ کاتیەتی و ئەتوانن کۆمەڵی گەمارۆ کە پێشتر لە ڕێکەوتنی بەرجام یا ڕێکەوتنی ئەتۆمیا دژی ئێران هەڵەوەشا بووە دیسان زیندوی بکەنەوە دوای 10 ساڵ کە زۆر لایەن ئەڵێن ئەمە کاریگەری سیاسی هەیە کاریگەری ئابووری و ڕاستەوخۆی نیە بۆچی بۆ ئەوەی کە هەموو ئەو گەماروانەی کە ئەمریکا یا ڕۆژاوا توانێت دژی ئێران بە پێ و ئستنەبەکە بیسەلمێنێ لە ئێستادا دژی ئێران هەیە و جێبەجێ کریانی ئێران لە دژوارترین حاڵەتی ئابووری و پەیوەندی بازرگانیە لەگەڵ دەرەوە بۆیە ئەگەر بیاوێت بەڕاستی ئەم پەیوەندی بکارچە مەسعودی پزیشکیان جگە لەو قسەی کە جەنابەت ئاماژەت پێدا قسەیەکی تریشی کردبوو هەفتەی پێش و وتبووی ئێمە چاوەڕوانی ڕێکەوتنی ئەتۆمینین چونکە پەیوەندی لەگەڵ دراوسەکان هیچ پەیوەندیەکی بە ڕێکەوتن لەگەڵ ڕۆژاوانی و ئەتوانی لەگەڵ دراوسەکان پەیوەندیمان بێ بەڵام لەسەر عەرزی واقع پێچەوانەی ئەمەمان بینی و تەنانەت ئەزانین ئەو کارەبایش کە پێشتر ئێران بە عێراق و هەرێمی ئەفرۆش بۆ گەڕانەوەی پارەکەی کێشەیە بوو و هەموو ئەمانە گرفتی دروست کردبوو بۆ ئابووریەکی ئێران کە کەمترین ڕێژەی پارە ئەتوانێت کاریگەری هەبێت هەوڵەکانی ڕۆژهەڵات دڵخۆش بن بەم ڕێکەوتنانە من پێم وایە لەسەر ئاستی باڵا بە پرسیارەکە ژوارەکەی زۆر باسی ناوچەی ئازاد و بازاڕی ئازاد و ناوچەی پیشەسازی کراوە بەڵام هیچیشی دیار نەبووە کە بەشێکی ئەکرێت لەسەر ئاستی باڵا لە ئێران بڕیار لەمانە بدێت ڕادوایە سەر و کۆماریان بتوانێت ئەم داواکاریانە جێبەجێ بکە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێستا پەیوەندیکی زۆر باشەیە لە نێوان هەردوولا جگە لە پەیوەندیە فەرهەنگی و مێژوویەکە کە بەرحاڵ پەیوەندی شاید بە هیچ حکوومەتێکیشەوە نەبێت و شتێکی مێژوویە و هەمیشە هەبووە و بەتایبەت لە ساڵانی ڕابردوشدا هەردوولا لەم پێناوەشدا هەوڵیانداوە پەیوەندی ئابووریەکەش لە ئاستێکی باشدا پێم وتی 4 میلیارد دلار ئێستا پەیوەندی ئابووری بەپێی ئامارە ڕسمیەکان هەیە لە نێوان هەردوولا بەڵام گواستنەوەی ئەم پەیوەندیانە بۆ ئاستی سەر و کۆمار و بەدڵنیایە و سەر و کۆمار نایە لەگەڵ چوار پارێزگاری دراوسەی وڵاتێکی دراوسەی دانیشە باسی ئەو شتانە بکە کە ئێستا ئەکرێ بە دڵنیاییەوە زۆربەی کاتەکەیان باس ئەوش لەو شتانە کراوە کە ئێستا گرفتە کێشەیە و ئەگەر بێت و لەو کێشانەش لە سا 40 یا 50 جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە توانە کاریگەر بێ بەڵام خاڵی گرنگ ئەوەیە هەم لایەنی پارێزگا دراوسەکانی هەرێم لە دیوی ڕۆژهەڵات چ سنەبێ چ کرماشان چ ورمێ هەم ئەو چوار پارێزگاری کە لە باشوورەوە سەردانی لە هەرێمی کوردستانەوە سەردانی ئێرانیان کردوە چەند لەم دەرفەتە سوود ببینن و چەند بتوانن ئەو بەڵێنانە یا ئەو هەنگاوانەی یەکێک وەکو سەر و کۆمار کە بە دڵنیاییەوە دەسەڵاتی لە یەکێک وەکو پارێزگای بۆ نمونە سنە یا کرماشان زۆر زیاتر ئەمەش بەپێی سیستەمی سیاسی ئێران ئەتوان زۆر سوودی لێ ببینن و لە هەمان کاتدا ئەگەر بێت و پەیوەندیەکانی نێوان هەردوولا
لە پەیوەندی دوودانە پارێزگای دراوسێەوە بگوازرێتەوە بۆ پەیوەندی هەرێمی کوردستان و سێ پارێزگا کە پێکەوە کۆمەڵی سیاست و پلان و بەرنامە و خشتەی تایبەتیان هەبێ بە دڵنیایەوە ئاستی پەیوەندیەکان ئەگۆڕێ و بە دڵنیایەوە ئەتوانێت کاریگەر بێ لەسەر پەیوەندیەکانی نێوان هەردوولا و بڕێ لە کێشەکان چارەسەر بکات. وا بڵاوکراوە دوای مەسعود پزیشکیان چوار پارێزگارێکی سەردانی پارێزگاری تاران و لەگەڵیش دانیشتن بۆ ئەوان بۆ ینی ئەوە کرماشان و سنە و ورمێ هاوسنوورن تاران چ ڕۆڵێکی بێ. ڕاستیەکەی ئەوەیە کە بەڕای من هەروەکە لە سەرەتا ئاماژەم پێدا گرنگ بوو ئەم سەردانی پارێزگارن لەگەڵ سەر و کۆمار و ئەبینین هەروەکە تۆ ئاماژت پێدا پارێزگارێ وەکو کەسێ وەکو پارێزگای تاران هەرچەند خودی پارێزگارەکەش کوردە تارانش کوردە بەڵێ بەڵام لە دەرەوەی ئەم بابەتە پایتەختی ئێران ئەزانین لە وڵاتانی ڕۆژەڵاتدا پایتەخت چەند گرنگە چەند مرکزیەت و ناوەندیەتی هەیە لە هەموو بابەتەکاندا و ئەتوانێت پەیوەندی دروست بکەوە لە زیاتر لە 30 بەرهەمی ناوخۆی ئێران لە پارێزگای تارانە واتە پێگەیەکی زۆر تایبەتی هەیە بەڵام ئاماژەکە گرنگە ئاماژەکە چییە کاتێک شوێنێ وەکو تاران کە هیچ پەیوەندیەکی دراوسەتی و ڕاستەوخۆی لەگەڵ هەرێمی کوردستان نیە دێتە ناو بابەتەکەەوە ئەوێ پەیوەندیەکی ڕاستەوخۆ دروست بکات و باسی تواناکانی پارێزگاکەی ئەک بۆ پارێزگارەکانی هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە لەم بواراندا ئەتوانی یارمەتی دەربین و پەیوەندیمان هەبێ یانێ خودی سەردانەکە و دیدارەکە لەگەڵ سەر و کۆماری ئێران ئاستی پەیوەندیەکانی وا لێ کردووە کە ئیتر پێویست ناکبەوەی کە وەکو پێشتر هەرێمی کوردستان چاوەڕوانی بۆ نمونە بڕیاری قایم مەقام یا پارێزگارێ بێت لە پارێزگایەکی دراوسێ بابەتەکە گەشەی کردووە هەر لە ئێستاشدا و چۆتە قۆناغێکەوە کە ڕکابەریەکیش دروستەکەواتە لە نێوان لانیکەم ئەو پارێزگایانەی کە لە ئێراندا وەکو ئیسفەهانە وەکو تارانە کە لانیکەم پارێزگای گرنگن پیشەسازی باشیان هەیە توانای باشیان هەیە ئەم ڕکابەریە دروستە بێ بۆ ئەوەی کە هەر کامێکیان بێن بە ئیمتیازێکی تازەوە بۆ نمونە بابەتێک کە باس کرابوو چەند ڕۆژ پێش هەر لەم سەردانەدا پارێزگاری سلێمانی باسی کرد و بابەتی باجی ئۆتۆمبیلی هەرێمی کوردستان بوو کە خەڵک ئەیبەنە ئەو دی و بۆ نمونە ئەمە یەکێک لەو بابەتانەیە کە ئەگەر ئەو ڕکابەریە دروست بێ بابەتی باجە بابەتی کوالیتی ئەو شتانەیە کە لە ئێرانەوە هەناردەکرێ بابەتی گەشتیاری دەرمانە کە لە ئێستادا بەڕاستی خەڵکێکی زۆر سەردانەکەن و گرفتیشیان هەیە لە چەند ڕوویەکەوە هەموو ئەمانە ئەتوانێت چارەسەر بکرێت و هەروە کاماژەم پێدا ئەگەر بێت و لە ساعت 40 بۆ 50 ئەمانەش چارەسەر بکرێ ئاستی پەیوەندیەکان ئەتوانێت بەرز بکاتەوە بەڵام ئاماژەشم پێدا ئەگەر هەرێمی کوردستان پلان و بەرنمەیەکی تایبەتی هەبێت و سەردانی ئەم پارێزگارانش نیشانیدا کە دیارە بڕیارەکە لەلایەن بەرپرسانی هەرێمەوە لە ئاستێکی باڵادا دراوە کە وەفتێکی ئاوا سەردانی ئێرانەکات و کۆبوونەوەی ئاواکەن ژێرخان ئامادە بکرێ بەڕاستی سوود لە توانا و تەکنۆلۆژیای ئێرانی ببینرێ بە شێوەیە کە بتوانین ئەو ناڕێکیە لە نێوان هەناردە و هاوردەی نێوان ئێران و هەرێمی کوردستان هەیەلانی کەم لە پلانێکی دە بۆ 15 ساڵە تا ڕادێ ڕێک بخرێت با پرسیاری یاخۆ بەڕۆچوونی خولی پێنجەمی دامستانەکانی ئێران و ئەمریکاش بکەین لە تارانەوە هاتووی تر دڵنیام شتی باشە پێ تا بەڕۆچوونی خولی سێم گەشتبینیەکە بوو بەڵام بۆ خولی چوارەم هەندێک لێدوانی جیاوازە بوو بۆ خولی پێنجەم چونتر لێدوانەکان لە نێوان هەردوو لاو بۆ خەڵکیش تۆزێک گەشتبینەکەی کەمتر کردوێتەوە سبینێ خولی پێنجەمی دانوستانی نێوان ئەمریکا و ئێران لە ڕۆما بەڕێوەچێت ئەوەی لە ناوخۆی ئێران باسەکەی لەسەم کۆبوونەوانە چییە ئایا ڕێکەوتنێک دروستە بێت لەم گفتوگۆیانە و نیەتی ئێران هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا بلا ڕاستیەکەی ئەوەیە کە نازانم لە بەرنمەیەکە لەگەڵ توا بووم یا لە بەرنمەیەکی تری کورتسات بوو باسی ئەومان کرد کە خولەکانی یەکەمی دانوستانی نێوان ئێران و ئەمریکا چون باس لە شتە گشتیەکانە زۆر ئاسانە و لەوانەیە زۆر بە ئاسانی تێپەڕێت و کاریگەریش دابنێ بەڵام هەرچی بشێتە پێشە و دەست بکەن بە باسکردن لە وردەکاریەکان دژوارە بێ ئەڵە شەیتان لە وردەکاریە باڵێ ڕێک بابەتەکە ئەوەیە لە ئێستادا بەڵام خاڵی گرنگ بمێ وەڵامی پرسیارەکەی تۆ بە ڕوونی بەمەوە ئەوەیە کە بە چەند هۆکارێک هەم ئێران و هەم ئەمریکاش خواستیان هەیە لەسەر ڕێکەوتن تەنانەت ئەو سەردانی دۆناڵد ترامپ بۆ ناوچەکەش ڕاستە دژی ئێران زۆر قسەی کرد بەڵام لە ئێران بە ئەرێنی لێک درایەوە بەپێی ئەوەی کە دۆناڵد ترامپ بێت کە دێ پەیوەندیەکی چەند میلیارد دلاری لەگەڵ وڵاتانی دراوسەی ئێران دروستەکە واتە ئەوێ ناوچەکە هێمن بێ گرژی لە ناوچەکە دروست نەبێت کە ئەویش بتوانێت سوودی خۆی دەستکەوە یانێ لە ئێران خوێندنەوەیەکی ئەرێنی بۆ ئەم بابەتە کرا بەڵام لە بیرمان نەچێت لە دنیای سیاسەت و لە هەموو قەیرانەکانی ئەتوانم بڵێم پێش شەڕی جیهانی یەکەمەوە تا ئێستاش زۆربەی شەڕەکان لە نێوان وڵاتان یا قەیرانەکان ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری قەیرانەکان کە دروست بووە
لە شوێنێکەوە دروست بووە کە هیچ لایەنێک ناوێن ویستووە و چاوەڕوانی نەبوون. ڕاستە ئاماژەکان بۆ ئەوەن کە ڕێیەکەون هەردوو لا چەندین هۆکار هەیە بۆ ئەوەی کە بیسەلمێنین و باسی لەو بکەین بڵێن هەم ئێران و ئەمریکا ڕێکەوتنیەوێ، بەڵام بەڕاستی دژوارە. هەم لێرە کۆمەڵی لایەن هەن کە نایەنەوێ ڕێکەوتنە جێبەجێبێ، هەم لە ناوخۆی ئەم دوو وڵاتەوە هەم لە ناوچەکە، هەرچەند هاوڕایی لە ناوچەکە لە چاو خولی پێشووی بەرجام زۆر زیاترە. وڵاتانی عەرەبی خواستیان هەیە کە ئێران و ئەمریکا بە چەند هۆکارێک ڕێبکەون، بەڵام ئەم جارە ئەبینین ئوروپا ئەو هاوڕایی نییە کە لە بەرجامە هەیبوو. ئەمە هەیە لە هەمان کاتدا کۆمەڵێ ڕووداوی نەخوازراو هەیە کە ئەتوانێت بەڕاستی ئاراستەی بابەتەکان بگۆڕێ، بەڵام ئەوەی لە ناوخۆی ئێران هەیە هەم ئەڵێ ئینسان زۆرتر هیوای ئەو شتە ئەخوازێت کە دڵی پێوەیەتی و حەزەکە ڕووبدا ئاماژەکانی بەرەو ئەو لایە ئەبێ. بۆ گوشارەکان و قەیرانەکان ئەوە زۆر بوون کە بەڕاستی خەڵکی ئێران حەز ناکەن، ئەگەر باسی شەقام بکەم حەز ناکەن بیر لە بژاردەیەکی تر بکەنەوەەوە، پێیان وایە کە ئەم دانوستانانە ئەگەر بگاتە ئەوە شتێ گەشتۆ لەمەی شەقام دەنگی شەقام گەشتۆ بە حکوومەت و بەرپرسان. بەڕای من گەیشتووە بەپێی ئەوەی کە ئێران زۆر بەڕوونی بە ئاشکرا ئێستا چوەتە ناو دانوستانەکانەوە داخوازیەکانیشی دیارە و تەنانەت وازهێنان لە کۆمەڵە داخوازی پێشوویشی تا ڕادەیەکی زۆر دیارە. بەڵام ئەوێ بزانین بەڕاستی ئایا لایەنی بەرامبەریش بەکردەوە ئەمە چەندێک ئەسەلمێنێک کە تا ئێستاوا دیارە کە هەردوو لە ئەمەیانەوێ، بەڵام هەروە کاماژەم پێدا بۆ نمونە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵی لێدوان لەلایەن هەردوولاوە بابەتەکەی وا لێ کردبوو کە بڕە لایەنەیانوەتی تر تەواو. بەڵام زۆر جاریشەیە لە دانوستانی سیاسیە بینیومانە نمونونەکەی کاتێ بابەتەکان لە ڕاگەیاندەکان ئاگادە لووتکەی قەیرانی خۆی ئەبینین ئەوە باشترین کاتە بۆ دانوست ڕێکەوت. هەربژی سامان سلێمانی زۆرسانیز لە تارانکە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو هەربژی هەمیشە بە چاڕوونی باشمانەی تێ شیکارێکی زۆر باش بۆ بارودۆخی ئێران و ناوچەکە. زۆر سپاس. جیاواز لە پرسی ئێران باسی نرخی بتکۆینتان بۆکەم. ئەمڕۆ بتکۆین بەرزترین ئاستی تۆمار کرد. 14 ساڵە بتکۆین وەکو دراوێکی گریمانەیی و ئەلکترۆنی بەکارێت و لە سەرەتای دروستبوونیەوە بە چەند سنتێکی کەم مامەڵی پێوەکرا، بەڵام ئێستا بتکۆین ئاستێکی پێوانەی تۆمار کردووە کە هەریەک بتکۆین گەیشتۆتە نزیکەی یاخود 11 دەفتەر دۆلاری تێپەڕاندووە. بەرزبوونەوەی بتکۆین کۆمەڵێک هۆکار و فاکتەر لە پشتێتی، بەڵام بەگشتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا لە 2010 کەیت وەکو بەکارێنان ڕاستە 2009 دروستکە، بەڵام لە 2010 بتکۆین بەردەوام بۆ لە گەشەکردن و بەرزبوونەوەی نرخەکەی کە تاکو ئەمڕۆ هەر بتکۆینە 11 دەفتەری تێپەڕاند کە ئەوە بەرزترین ئاست بووە لە ماوەی 14 ساڵی بەکارهێنان. لێرە هەندێ زانیاری و ژمارەتان پێڵم لەسەر بتکۆین و بزانین نرخەکەشی چی بەسەرێ. ئەمڕۆ بتکۆین بەرز بۆ، بەڵام دراوە گریمانەیەکانی تر کە هەمیشەوەکو پاشخۆی بتکۆین نەبینران ئەوان جوڵەی زۆریان نەکرد بە پێچوانەوە ساڵێکە ئەم ڕیتمە لە نێو بازاری کریپتۆکەرەنسیان نەماوە کە بتکۆین بەرزە بۆ هەمووی بەرزبوونەوەی تۆمار کرد کە دابەزی هەمووی دابەزیایەتەوە تقریباً لە ماوەی ساڵێکە بە دیاریکراویش لە ماوەی ئەم 5 مانگەی سەرەتای 2025 بە تەواوەتی ئەو نەزمە ئەو ڕیتمە ئەو ڕێسایە لە بازاری کریپتۆیە نەماوە. ئایا چیان بەسەرێ کەمێکی تر پێتان دەڵێم. ئەمە باسی بتکۆینتان بۆکەم تەنها لە ماوەی مانگێکا لە 125 بەرز بۆ تۆگەر بایی دەفتەرێکە کڕای دەفتەرێک و 25 وەرەقا کات ئێستا هەفتەیەک لە 109 بەرز بۆتەوە، تەنها ئەمڕۆ لە 104 بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. ڕاستە ژمارەکان بۆ بتکۆین زۆرن، بەڵام ئەم لە 104 و لە 109 بەراورد بە هەندێک دراوی تری هەرزانتر هەندێک جا بەرزبوونەوەکانی کەمترە، بەڵام بتکۆین لە نێو کریپتۆکانە وەکو زێڕی لێ هاتووە. ئەگەر جارویان نرخەکەشی دابەزێ بەهای خۆی لەدەست نایێت. هۆکارەکان چی بوون بەتایبەت بۆ ئەمڕۆ کە بەرز بووە؟ باز لەوە کە پاکستان بازاری کریپتۆ بە ڕەسمیە ناسێنێ، هەروە ویلایەتی تەکساسی ئەمریکا وەکو یەدەک بتکۆین یەدەکی استراتیژی بەکارهێنێ، هەروە ڕووسیاش بتکۆین وەکو سەرمایە ناسان. هەرچەندە من بۆ چوونم وایە ئەمانە هۆکاری سەرەکی نین، چونکە ئەمریکاش لە ماوەی ڕابردووە وەکو یەدەکی استراتیژی ناساندیە. ئەمریکا بەو گەورەی خۆی بە هەر 50 ویلایەتەکەی بتکۆین بەرزبوونەوەی بەخۆی نەبینی لەو ڕۆژەیە، چ جای بگا بە ویلایەتی وەکو تەکساس کە بە یەدەکی استراتیژی ناساندی خۆ پاکستان بەڕەسمی بیناسێنێ. دوێنێش هەر بەرزبوونەوەی بەخۆی بینی بوو. هەفتەیەکە لەسەر ڕیتمی بەرزبوونەوەیە کەواتە هەر ڕێڕەوی دراوە ئەلکترۆنیەکە خۆی وایە
5 ساڵ پێش ئێستش بەرزبوونەوەی زۆری بەخۆ بینی و 2 ساڵ لەمەوە پێش کە بەشێک لەم فاکتەرانەش بوونیان نەبووە. هەندێک شتان پێ بڵێم لەسەر بازاری کریپتۆ ئەگەر هەموو دراوە گریمانەیەکان پێکەوە ئێستا بفرۆشرێ 3 تریلیۆن و 500 ملیار دۆلارێکە لەوێ 3 تریلیۆن و 800 ملیار دۆلاری شکا بە پێی بەرزبوونەوەکەیان کە ئەگەر زێر ئەوەی هەیە هەمووی بفرۆشێ بای 22 تریلیۆنە کریپتۆکان بای 3.5ون هێشتا لە دامێنی زێڕایە بەڵام بە 14 ساڵ هەنگاوی باشی ناوە زێر لەوەتەی مێژوو بە شەریەتی ئینسان کانزای دۆزیەوەتەوە زێڕی بە بەقیمەت و بە نرخداناوە. ئەگەر مایکرۆسۆفت خۆی حساب بکەین لەموو کریپتۆکان کەمترە کە 3 تریلیۆن و 360 میلیارە هەرچی سەوار بە ئینڤیدیا کە کۆمپانیایەکی گەورەی بواری تەکنۆلۆژیا و دروستکردنی چیپە ئەمریکیە بای 3 تریلیۆن و 210 میلیارد دۆلارە. ئەگەر ئەپڵ بێ 3 میلیارە 3 تریلیۆنە ئەگەر هەر بتکۆین خۆشی لە کریپتۆکان وەرگین بای 2 تریلیۆن و 200 میلیارد دۆلار هەموو کریپتۆکانی جیهان ئەو نرخیان هەیە. با لێرە سەرنجتان بۆ ئەم شتە ڕابکێشم ئەم ڕەنگە شین و ڕەنگە زەردە ئەمە 50 ملیۆن ئەمریکیە کە ئێستا کریپتۆیان هەیە بەرامبەر بەوە 37 ملیۆن ئەمریکی زێڕیان هەیە بەڵام وەکو پارە ئەمریکی ئەو لە ساسی و حوتە یاخود ئەو 37 ملیۆن ئەمریکی کە زێڕیان هەیە پارەکەیان زیاترە لەو 50 ملیۆن کەسەی کە بتکۆینیان هەیە لە ڕووی ژماری خەڵکەوە زۆرتر بووە بەڵام لە ڕووی سەرمایە زۆرتر نیە بەڵام پێچێت لە ئایندەیە ئەم ژمارە و داتایانە بگۆڕن. باسێکی بتکۆینم بۆ کردن باسێکی قەیرانی خانوبەرەتان بۆ بکەم لە عێراق. نزیکە بینەوە لە هەڵبژاردن لە عێراق بڕیارە نزیکەی 100,000 یەکەی نیشتە جێبوون بۆ 15 پارێزگاکی عێراق حکوومەت دروستی بکە. جا بەشێک لە وڵاتیانی عێراق گەشتبین نین بەم هەواڵە دڵخۆش نین چونکە ئەڵێن پێ ئەچێ بانگەشەی هەڵبژاردن بێ بەم ناونووسین و نۆخۆتۆمارکردن و پڕکردنەوەی فۆرمە هەتاکو و دەنگەکەمان پێێن دوایش لەو سەر بە دەست بەتاڵی بینەوە چونکە لە ساڵانی ڕابردووشە باسی ئەم دروستکردنی 100,000 نیشتە جێبوونە کرابوو بەردی نەخرایە سەربەرد. لێرە هەندێک شتا پێ بڵم لەسەر ئەو 100,000 نیشتە جێبوونی کە دروستەکرێ لە سەراستی عێراق ئایا هەرێمی کوردستانەگرێتەوە یاخود حکوومەتی عێراق بڕیاریاوە کە 100,000 نیشتە جێبوون بۆ تەنها 15 پارێزگای عێراق واتە 4 پارێزگاکەی هەرێمی کوردستانی تیانە تەنها ئەو 15 پارێزگای کە حکوومەتی عێراق و فیدراڵ خۆی بەڕێوەی ئەبا ئەم 100,000 نیشتە جێبوون بە پێی ژماری دانیشتوان دابەشی سەر 15 پارێزگاکە کراونە تا ژماری دانیشتوان زۆرتر بێ ژماری یەکەکان لەو پارێزگایە زیاترە بێت. جا بڕیارەکە وایە ئەو یەکانی دروستەکرێن لە پارێزگایك تەنها لە سنتەری پارێزگاکە دروست ناکرێن بەڵکو لە قەزا و ناحیەکانیش یەکی نیشتە جێبوون دروستەکرێن. عێراق لە 172 دانیشتوانەکەی بەبەستن 15 پارێزگاکەیە خاوەن یەکی نیشتە جێبوونی خۆیانن واتە لە 100 خێزان 100 کەس 72 خاوەنی خانووی خۆیەتی کرێنایە لە 190 عێراقیەکان کرێچین واتە لە 100 ماڵ 90یان کرێچین ئەوەی کە ئەمێنێتەوە لە جیاوازی نێوان ئەم دوانە لە خانووی باوکایەتی لە خانووی برایەکایەتی لە خانووی خێرخوازێکایە کە ئەویش وەکو کرێچی هەرەژمارەکە چکە خاوەنیەکەی خۆی نییە بەڵام کرێکە نایەت تەنها 90یان کرێ. هەچی سەبارەت بە عێراقە کە ئەوێ چارەسەری ئەم گرفتە بکات بە تایبەت لە هەندێک پارێزگا و سنتەری شارەکان جۆرێک لە هەڵاوسان دروست بووە تەنها خانووی کرێش دەست ناکەوێت بڕیاریا عێراق تا 2030 تا 5 ساڵی تر 3 ملیۆن یەکەی نیشتە جێبوون دروست کات 3 ملیۆن یەکەی نیشتە جێبوون دروست بکات بە دیاریکراوی لە 2025 بۆ 2026 ئەڵێ من ئەبێ واتە لە 2025 و 2026 عێراق ئەوێ بەردی بناغی 1.5 ملیۆن یەکەی نیشتە جێبوون واتە 1 ملیۆن و 500,000 یەکەی نیشتە جێبوون بەردی بناغەکانیان دانێ کەی تەواو بێ ئەو بەپێی ماوەی دەست بەکاربوونی پرۆژەکانە بێ. لە 2026 حکوومەتی عێراق وای دایناوە ئەوەی کە لە 2025 بەردی بناغی داانێ ئەوەی لە پێشتر هەبووە 600,000 یەکەی نیشتە جێبوون بێتە نێو بازار ئەڕز بکرێت بخرێتە ڕوو بۆی خەڵک بیکرێت. لەسەر 100,000 یەکەی نیشتە جێبوونەکەی کە باسم کرد ئەم زانیاریانە هەیە لەو 600,000 کە دروستەکرێت لە 100,000 یەکەی حکوومەت پاڵپشتیەکە 100 مەتر بینا ئەبێ ئەرزەکانیان 200 مەترە بێ خانووە بێ نەک ئەپارتمان
نزیکەی نرخەکانیان وا دیاریکراوە بە 97 میلیۆن بۆ 100 میلیۆن بێ. ئێستا ئەم پارەیە کە گە حسابیکەی نزیکەی 6 دەفتەرێک ئەکات نرخی یەکەی نیشتەجێبووەکان. ئەم 6 دەفتەرە ئەگەر حسابیکەی لەوێ خەڵک نەیبێ خەڵکی کێژان بەڵام حکومەت یەت خۆی بە قەرزی درێژخایەن ئەییا بەو کەسان. ئەم 100 میلیۆنە بە قەرزی درێژخایەن حکومەتی یا بەو کەسانە بە 10 ساڵ بە 20 ساڵ بیێنەوە. 15 پارێزگای عێراق ئەگرێتەوە بە پێی ژماری دانیشتوان دابەشەکرێ. پارێزگای موسەنا و بابل لەبەرەوەی هەژارتنی پارێزگای عێراقن موسەنا نزیکەی لە 145 هەژارەوەتە لە 100 کەس لە موسەناکاژین 47یان نزیکەی 50 نیوەنی و هەژارن. وەروە بابلیش بە ماشێ لە 135 بۆ لە 137یان هەژارن نزیکەی 5,000 یەکەی تریان بۆ دروستەکرێ بۆی کاریگەری هەبێ لەسەر هەژاری. هەرێمی کوردستان ناگرێتەوە خەڵکی ژەڵێ کاکە ئەمە بانگەشەی هەڵبژاردنە چونکە لە 2019 و 2021 و تەنانەت 2018 ئەم قسانێکراوە حکوومەتەکانی عێراق و توانەوە بەڵام بەرد و خشت لەسەر خشت یاخود بلۆک لەسەر بلۆک دانەنراوە تەنها پڕکردنەوەی فۆرم و هاتوچۆ و واستەکاری کە ناوە هەبێ بەڵام لەو سەریش لی دەرچوون. بەڵام ئەم جارە دۆخەکە جیاواز حکوومەت عێراق تۆزێ لە ڕووی ئەمنیەوە جێگیرترە سوودانیش کەمێک بە خەمی هاوڵاتیانی عێراقەوە. ئەوەی کە بیر و چوو لە بتکۆین پێتان بڵێم ئەگەری هەیە زیاتر بتکۆین و دراوە گریمانەکانی تیش بەرز بنەوە بەشێک لەوانەی کە دراوی ڕۆسەنن بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.